منطقه هەریر و باتاس بە برنج بەناوبانگە فێستیڤاڵی بەروبوومە خۆماڵیەکانیش و بەتایبەت بەروبوومی بەرهەمی برنج کە لە دەشتی هەریر و باتاسێک کە لە بەرهەمە ناوەکان ساڵانە بەرهەمێکی باشی برنج هەیە لێرە فێستیڤاڵێکی تایبەت کراوەتەوە ئەمڕۆ لێرە تایبەت بە بەروبوومی خۆماڵی و بەرهەمی برنج لێرە ئێستا لە پارکی هەریر فێستیڤاڵەکە دەست پێ کردووە و خەڵکێکی زۆر هاتووە هەم بۆ ئەوەی فێستیڤاڵەکە سەیری فێستیڤاڵەکە بکەن ئەو کەلوپەلانەی کە لێرە نمایش کراوە بیبینن هەم ئەوەی کە پێویستیشانە لێرە بیکڕنجا من کاکەریمم لەگەڵە زانیاری زیاتر لە وەرەگرم کە سەرپەرشتیاری فێستیڤاڵەکەی کاکەریم سڵاوتان لێبێ ئەمڕۆ چەند جوتیار لێرە بەشدارن چەند کە پرتان هەیەوە فێستیڤاڵەکە تاکوکەی بەردەوامە بێت بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو لیژنەی سەرپەرشتاری یەکەم فێستیڤاڵی بەروبوومە خۆماڵیەکانی قەزا هەریر ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە دەستمان کرد بەکردنەوەی یەکەم فێستیڤاڵ لە قەزا هەریر کە تا ئێستا نەکراوە یەکەم فێستیڤاڵە تێدا نزیکەی 100 جوتیار بەرهەمەکانیان نمایش دەکەن ئەم فێستیڤاڵەش بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت وەکو خۆتان دەبینن ژمارێکی زۆر سەردانیان کردووە لەخوای بە زیاد بی ببینین زۆر قەرەباڵغێکی زۆر هەیە پێشبینانتان نەکرد ئاوا قەرەباڵغ بەیان بەحکمی ئەوەی منتیقەی هەریر منتیقەیەکی فەلاحی و بەروبوومیە پێشبینیمان تا عەدەدی پێشبینیمان دەکرد بەس بەو ڕادەی ناوە زیاتر چی نمایش کراوە لێرە و بەروبوومانێک ئەمڕۆ لێرە نمایشەکرێن زیاتر چین زیاتر هەنجوینە برنجی کوردیا حتمەن منتیقەی هەریر و باتاس بە برنج بەناوبانگە بەروبوومی سەرەکی لێرە برنجی کوردیە دواتر هەنجوینە دواتر بەروبوومە خۆماڵیەکانە و کاری دەستیە خواردن دروستکردنە بەشێک لەو کەپرانێک کە دانراون بینیمان ژنانیش کچانیش هاوشانی پیاوان لێرە بەشدارن قەزا هەریر وەکو هەر شارێکی تر پڕە لە کاری دەستی خاستن بەتایبەت ئەوانەی کە ئێستا نمونەمان هەیە لە ماڵەوە کاری دەستی دەکەن ویسمان بیاهینە دێرەوە لێرە نمایشی کارەکانیان بکەن وەکو خۆتان دەبین زۆر بە شێوێکی جوان و ڕێکپێک نمایش کارەکانیان دەکەن.